لەمە دووە خۆڵ و تەپوتۆزیش بە بەلاژ نییە. ئەمە قسەی من نییە، قسەی خاوەنی ئەم دوکانەیە کە لە بەردەمی ڕاوەستاوم. بەهۆی نالەباری کەش و هەوا چەند ڕۆژێک کە خۆڵبارین هەیە و هەروە ئاسمان ڕوون دەبتەوە، دواتر خۆڵبارین دێتەوە. خاوەنی ئۆتۆمبیلەکانیان دەبنە شوشتنگەکان بۆ ئەوەی خاوێنی بکەنەوە. بەڵام ئەم جارە پێچەوە نەبووتەوە. بەشێک لە گەنجەکان ئۆتۆمبیلەکانیان دەبنە شوشتنگەکان جوان دەیشۆن، دواتر دێن لێرە و بە پارە پیسی دەکەنەوە. تا چەند خەڵک دێ بۆ ینی پیسکردنی سیارەکەی؟ وڵا خەرک زۆر دێن، ینی سیارە دێن یەکەم جار دەبنە غەسلی جوان جوان خاوێن دەکەنەوە دێنە ئێرە ئەمە بە پارە لێیان پیس دەکەینەوە. بە چەندی ینی ئەو کاریان بۆ دەکەن؟ ئەو غەسلەکان دەکەن لە خۆیان دێنەکنەمە ئەمە 5,000 هەمیان لە پیس دەکەینەوە. ئەو کەسانی کە دێن گەنجن یان بەتەمەنن؟ نا بەتەمەن نا ئیلا گەنجەکان دێن زۆر دەکەن، ئەین دەستگۆشتەکان لێ دەدەن لێرە و جا ئاخیری هەمیان لێ پیس دەکەین، بەس تاویلەکان دەشۆن و تاوە. باشە ئەو ئۆتۆمبیلانەی کە دێن چ جۆرە ئۆتۆمبیلێکن؟ سپۆرتەکان یان ئۆتۆمبیلی ئاسایش؟ سپۆرت نا بەس ئەوەکان یعنی ئۆتۆمبیلی ئاسایی زیاتر دێت ئێرە، ئەڤەلۆن و کامیری و ئۆتۆمبیلانە زۆر دێن ئێرە ئەها لێ دەکەن. ئەی ئۆتۆمبیلە مۆدیل کۆنەکان؟ کۆنەکانش دێن ئێرە زۆربیان وە لێ دەکەن. ئەی ئەم خۆڵە ئێوە ئەیکەڕن یان هەردەچن؟ خۆرە هەر دێنین لە گوندەکان دێنین و دێنە ئێرە و ئاخیری هەمووی جوان دەپارزین و دایانە ناو ئەوەی جیازێ و ئەوەی دەکەن. یعنی مەسرەفی ئەم کارە بەس تەنها جیازەکەی و لەگەڵ مادیبوونی خۆتان هەر ئەوەندەیە. لە کێوە ئەم ینی ئەم جۆرە مۆدێلە هاتووە؟ وەڵاو لە مێژە خەرک زۆر وە دەکاتن ئێستا، خەرک زۆر وە لێ دەکاتن، تایبەتە و سارا بیتە باز زۆر وە لێ دەکەن، گەنجەکان زۆر وە لێ دەکەن. بە دیاریکراوی ئەم چەند ڕۆژە ینی ئەم هەفتەیە خەڵک زۆر هاتووە وا لێ بکە یان کەم هاتووە چوە خۆڵباران بوو؟ ئەو خۆربارانیش بیتنەوە جە لێ دەگەڕێن جارویە، بەس کە خۆرباران نەبیتن مەقسەد هاوینیش بیتن دێنن لێرە ئەوە دەکەن ئەوە سیارەکە ئەوە دوو ئەوە سێ سیارە خۆشمان پاک خاوێنە پیس ناکەین.